ژنانی مرد ئەگەر دەتەوێ گوڵی عومرت بم خەمی نیشتیمان بخە سەر شات جێژوانی چیا و چۆڵم ئی تۆ بێ تفەنگ هەڵبڕە بۆ کوردستانت ئەو کوردستانەی لە هەر چوار پارچە بە چەقۆی دوژمن لەتلەت کراوە خەون و ئازادی و مافی ژیانمان بێدەستی خۆمان لە گۆڕ نراوە دەبێ مشورێ بۆ حاڵمان بخۆین دەست لە ناو دەست و مردن بۆ ژیان بە زەبری دوژمن نابێ بڵێین ئۆف چۆڕاوگەی خوێنمان بڕوە لە زیندان چ گەمژەیە کە دەڵێ بە تەنها هەر بەرخی نێرە بۆ سەر بڕینە ئەگەر مێ نەبێ نێر لەکوێ دەبێ ئەسڵی ئەم قسە پڕ لە بەرینە ژن شەوق و نووری ئەم دونیایەیە بەبێژن دنیا تاریک و چۆڵە ئەوەی حورمەتی دایکی خۆی نەگرێ یا خوشک و هاوسەر بێگومان زۆڵە ژن هەتاوێکە ڕووناکی ئەدا بە ئێرە و ئەوێ بە هەموو زەمین ئەگەر گەورەی دڵی ژن نەبێ بۆ مەرگی پیاوان کێ دەگێڕێشی دەم خۆش خەندەخان زۆر سپاس دەست خۆش کردن بینەرانی خۆشەویستی قەلەندەرخانە فەرموون لەگەڵ ئەڵلقەیەک و دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم جارەمان تایبەتە بە قسەکردن و لێدوان لەسەر یەکێک لە شاعیرە ئافرەتەکانی ناوچەی کۆیە کە بێگومان دووبارە بوونەوەی ئەم شاعیرەیە بوونی ئەتوانین بڵێن بێ هاوتایە لە ناو ئەدەبی کوردیا و دووبارە بوونەوەی ئەم شاعیرە زۆر زۆر زەحمەتە ئەویش زەینەب خانە زەینەب خان کە دەکاتە خوشی شاعری گەورەی کورد یونس ڕەئوف کە ناسراوە بە دڵدار بۆ قسەکردن و لێدوان لەسەر ئەدەبیات و لەسەر شعر و لەسەر نووسینەکان و لەسەر بواری خەبات و ئاسی ڕۆشنبیری زەینەب خان برای بەڕێز مامۆستا عەبدوڵڵا زەنگەنە میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی مامۆستا دەکەم خۆشبی سپاسی مولایەک دەکەم ئەو برادرانە پشتکامیرەش زۆر سپاس بۆ تۆ هەروەها برای خۆشەویست کاکە ئامانج غازی بە ئامێری عود بەشداری بەرنامەکەمانە کاکە ئامانج تۆش بەخێر هاتی بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان بەخێر بێر مامۆستاگیان مامۆستاگیان ئەوەی ئێمە وەکو سەرەتا ئەمانوەیە چونکە لەوانەیە ناوی زەینەب خان بەڕاستی لە ناو زۆربەی گشتی خەڵکە باسی ڕۆشنبیران ناکەم ناوەکە نەبیسرابێ و نەناسرابێت ئەوەی کە پێمان خۆشە حەزەکەین کورتەیەک لە ژیانی زەینەب خانمان بۆ باس بکەیت وەکو مامۆستا حکمەت کە ماوەیەکی زۆر دیوانەکەی لە بار و زروفێکی زۆر نارەبار پاراستووە ئەو خانمە لە نەورۆزی ساڵی 1970 لەدایک بووە تەمەنی گەیشتۆتە 6 ساڵان باوکی بردووە بۆ بەغدا لە ساڵی 1906 لەوێ لە قوتابخانەی ڕۆژدیا داخلی مەکتەبی کرد بریتووە ماڵی خاڵی 6 ساڵ لەوێ دەرێ خوێندووە پێم وایە کاتە تەنها قوتابخانەی کچان بووە بەڵێ لە ساڵی 900 کراوەتەوە لەوێ 6 ساڵ خوێندووە پاشان هەر باوکی خۆی چۆتەوە بەغدا و دوایی بڵێن 6 ساڵەکە هێناوێتەوە کۆیە لە کۆیە دەستی بە خوێندنی ئاین کردووە دیارە هەر لە منداڵیەوە کسێکی زیرەک و ریا بووە دوو ماڵە جوولەکە لە دراوسیان دەبێ هەر ئەو سافێرە زمانی عەبری دەبێ تەنانەت گەورەی جوولەکەکان بە باوکی وتوەوتی ئەو کسێ ئێوە چییە وەندە زیرەک زمانەکەی ئێمە لەمە باشتر دەزانین وەندە وریا بووە پاشان بار و زروفی زەنجی جیهانی دێتە گۆڕێ یارە خانەوادەکەی وێ خانەوادەی خادمە زوزادە خانەوادەیەکی گەورە بوونە بەشێکیان لە کۆیە و بەشێکیان لە کەرکووکن ئەوانش دیارە لایەنگری ئینگلیز نەبوونە بۆیە ئینگلیس تاویان بۆ دێنێ و
خاڵی ئەو کچە پێم وایە ئەعدام دەکەن و دەربەدەر دەبن و خانەوادەکە دێنە هەولێر لای ماڵی مەلافەندی کە پەیوەندیان لەگەڵیان هەبووە لە لای بیستانە گوندێکی لەوێ شوێنیانە دەنێ بۆ خۆیان شیناییەوە دەکەن دەسان لێشت لەوێ تێک دەسن یارە بە حکمیەوەی عشایر وشتووە ئەوان هەڵوێستیانە بووە دێنە هەولێر دڵدار بە خۆی دەژێرتەوە دەڵێ ئەمە ئەوەندە هەژار بوون بە کراو سنین بەڕێوە دەسووی مامۆستاگیان بەر لەوەی بێنە سەرباسی نووسینەکانی ئەم خاتونە من ئەمەوێت دەستخۆشی لە هەڵوێستی جەنابە بکەم بەڕاستی زۆر سەرسام بووم بۆ پێشەکەی کە لە دیوانەکان نووسیوتە لە ژێر ناونیشانی لێوە بۆ ئێرە و زۆر پێم جوانە کە لە بەشێکە ئەڵێ پێ لە غوروری شەرقایەتی خۆم دەنێم هۆکاری چی بوو کە ئەم خاتونە و هەڵبژارد کە ئەم دیوانەی من لە کاری ڕۆشنبیریمدا زۆر عەزم لە مناقەشە و دژەتەوەر و دژە بۆ سوونەکە خۆم ناوم لێناوە و کارەکانیشم هەر ئەنجامی ئەو دژەتەوەر و دژە بۆ سوونانەیە گۆڤاری گەلاوێژمان ساب کردەوە ئێمە لە بنکەژین لەگە برادرانم هەندێک ینی بۆ سوونی جیاوازمان هەبوو لەسەرەوە بە دوای داسوو من لە مەحموود زەمیل کە ئامۆزای دڵدارە لە ژیانی ئەوە گەڕام لە وێنەی ئەوە گەڕام دوو دێر تەنیا دوو دێر یان دوو دێڕوونی و لە ناو ئەو نووسینەی ژیانی کە یەک لە خانەوادەکەی ئەوان بۆی نووسی بوومەوە باسی ئەو زەینەبخانەی کردبوو پرسیارم لەبارەوەیەوە کرد وتیانوە خوشی گەورەی دڵدارەوە دڵداری بەخێو کردووە و لە کۆمەڵی خۆی بوون بۆ لەگە ئاسەفی برای کە بە قیادێکی بە منافیس زەینەب خۆی ناوی دەبا و ئاسەفا مامۆستاگیان ئەو دوو دێڕە و لەبەرە بۆ ئەوەی بۆ نە هەر نووسینە ئاسایی دەڵێ ئامۆزای دەڵێ ئامۆزای دڵدارە ئامۆزای دڵدارە ئەوەیە بڵێن مەحموود زەمیل ئامۆزای زەینەبخانە زەینەبخانیش خوشکی گەورەی دڵدارە و بە خێوکەریتی و مامۆستایکی لەگەڕی لە حیزبی هیوا بووە لە دارکەر بووە هەتا تەنانە زەینەبخان دەستنووسەکەشم دانە شعرێکی دەڵێ کاتێ لە دارکەر بوو ئەو شعرم لە داوای ئاسەفی بەڵێ ساڵی 37 بووە دروست بووە دوایە بووە حیزبی هیوا لە هەردووکیان بووە هەتا بەخۆی شعری هەیە لەسەر حیزبی هیوا بە بەناوی پارتی هیوا ئێمە ئەگەر ئەو مێژوو باس بکەین لە دارکەرەوە بۆتە حیزبی هیوا و پاش ئەوە بۆتە پارتی ئەوجا کۆمەڵی حیزب ئەوە بوونە بووتە پارتی دیموکراتی من پرسیارێک لەسەر ئێمە باسی ئەوما زەینەبخانمان کرد کاریگەری لەسەر دڵدار بە تێکست بە نووسین ئەڵێ زروفی ئەو ساکەی عیلەویم مامۆستای هەرە گەورم بووە و سڵتەی دایکم و خوشتی گەورەم مرشیدم بوون یعنی ئەم کاریگەریە تا چ ڕادەیەک بۆ لەسەر ئەوجا خزمەتەکەم ئێستا من لە بەرنامەمدا ئەگەر هەندێک داوای یارمەتیم لە خانەوادەکەی کردی ئەگەر لە بۆم بێنە دەست و هاریکارم بن بە تەمامە دیوانی دڵدار و زەینەبخان بەیەکەوە ساب بکەمەوە دیوانی دڵداریش نە ئەو دیوانێکە بڵاو کراوەتەوە نە ئەو دیوانەیە ینی هەمان شعر و هەمان ئەوەیە تێکسەکانی هەندێک جیاوازی هەیە ئەوەی من بۆی دەسم من بابەتێکم بە تەمام لە کۆنفراسی دڵدار بەشداری پێ بکەم جێپەنجەی دڵدار و خانەوادەکەی لەسەر گۆڤاری گەلاوێژ ئەو شعرانەی لە گەلاوێژ بڵاو کراوەتەوە زیایە لەگەر ئەوانەی تا ئێستامە خوێندنەوەمان بۆ کردووە مامۆستاگیان دیارە بەڕێستان لە دیوانەکەیە ناوی هەندێک لە نووسەری ژنانی جیهانیش دێنن بۆ نمونە نەوال سعداوی یاخود سیمۆن دۆبۆڤوار ئەمەوێ بپرسم چی لە نووسینەکانی ئەم خاتونەیە بەڕێستان سەرسامەکە و ئایا تایبەتمەندێتی ئەم خاتونە چییە لە ناوی ئەو خانمانەیە کە لەوێن دەرێ هێناونەوە هەشتاکان و بڵێن کۆتای هەفتاکان و هەشتاکانی سەدەی ڕابردوو خۆم بایەخم بە پرسی ژن و ئەوانە دەدا دیارە کاریگەری دواتریش لەسەر ژیانم هەبووەوە بێ بۆ ئەو ژنەش کۆمەڵێ ئەو تێکستی هەیە لەسەر مافی ژن و حەقی ژن و من پێم وایە و زۆر جاریش بتومە هەموو ڕێکخراوەکانی ژنان ئەو ئێستا کە لە ئارادانی ئافرەتان ئێستا لە ساحەکەدان ناتوانانی و بەو شێوە بەرگری لە مافی ئافرەت بکەن ئەوەی ئەو ژنە ئامەفرەتی کوردبی یا تێگڕای ئافرەتان بی بۆ زانیاریشتەوە پێ بڵێم مابات خان محەممەد قەرەداغی خۆی پێوتم
کۆنگرەی ئافرەتانی کوردستان کە ئەمساڵ بەسرا شعرەکانی زۆر لەوێندرێخین بۆ ئەوەی باسی حەقی ژنەوانە دەکات. زۆر شیعرەکانیە زۆر ئەوە دووپاتەکاتەوە کە داوای یەکسانی لە نێوان ئافرەت و پیاوە وشەی نێرومێ وشەی ژن و پیا و ئەمانە زۆر دووبارە بوونەوە لە شعرەکانیە. بەڵام لەیەکێ لە شعرەکانی ئاڵێ ژن شەوق و نووری ئەم دنیاە بە بێژن دنیا تاریک و چۆڵە ئەوەی حرمەتی دایکی نەگرەیە خوشتیە هاوسەری بێگومان زۆڵە ئەمە ئازایەتیی زۆر گەورەیە بەڕاستی ئەوە تەسویرەکانی هێناوە وێنەکانی هێناوە ینی بەڕاستی شعرەکان کورت و پوخت و لەوانەیە ئەوانەی کە لە شعر دەزانن لە وەزنی شعر دەزانن زاروار قسەم لەگە کردو هەندە زار کەمێ لەنجی و ئەوەی تێدا بەس ماناکەی ئەوەندە باڵایە باڵایە زۆری دای پۆشیەوە. مامۆستاگیان درێژە بە باسەکانمانەین بەڵام پێمان خۆشە گەر کاک حەمید ئێستا شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە بە هاوکاری مامۆستا. شکستی گەورەی ئێوە لە ناتەباییتاندایە کە تێنەگەن چۆن پێدەگەن بۆ مەنزڵی ئەو ڕێگایە قەت لە خۆتان نەپرسیوە ئێوە بۆ وا سەرگردانن لە بەرچی ڕوت و ڕەجاڵ و بێماڵ و بێناو نیشانن وەکو کەری دێزەوانە لە شاخە خۆی هەڵبدێرێ بەڕق و قین و خۆ هەڵکێش زمانتان بە خۆی دەوێرێ کە قەنەدا دەگیرسێنن سەد ماشەڵڵا پاڵەوانن پیاوەتیتان هەر قسەیە و ئەبەد پیاوەتی نازانن کەر دەنگی زنجیر ببیستێ بە شعور لێ ڕادەمێنێ دار و گوڵیش نەفەس نادەن لەو کاتەی بولبول بخوێنێ ئێوە بە هەردوو دیواندا بێشعور و بێدەماخن بڵێن چی خوددا خەڵقی کردوون لەسەر خەسڵەتی وڵاتن بگەڕێنەوە بۆ خۆتان عەقڵ و فکر بەکار بێنن بە مەحەبەتە جوان دەبن چیتر یەکتیم مەبڵزێنن بوونی ئێوە لەو قوڕەیە بێڕەشی و بۆگەنی نابن تکا دەکەم دەزەنا و دەست بگەڕێنەوە تەبابن ئەگەر زەینەب مخلیس نەبێ پێتان ناڵێ هەموو چابن خۆ دەزانم ئەمن دەمرم لە دوای منیش عەقڵ نابن. دەست و پەنجە خۆش بە مامۆستاگیان. مامۆستاگیان دیارە سیمینارێک ڕێک خراوە بۆ دکتۆر سودات ڕەسوول کە مامۆستای بەشی کوردیە لە زانکۆی سۆران لە ژێر ناونیشانی دیوانی زەینەب خان کچە کورد ڕاستیە یاخود وەهەب. ئەنجامی ئەم سیمینارە و ڕای بەڕێستان لەسەر ئەو سیمینارە چەند ڕۆژێ لەمەوبەر لە ئەکادیمیە کوردی بەسرا بەر لەوەی ئەو سیمینارە بکرێ ئەو برادرە پرسیاری لە من کردو لەبارەی بۆچوونەکانی خۆی و هەندێک گومانی خۆی لەسەر دیوانی زەینەب خان و هەندێک وشە و دەستەواژە کە لە شعرەکانی بەکار هاتوون من خۆشحاڵی خۆم دەربڕی عزم لێ بوو عزم لە دژەتەوە و دژە بۆ سوونانەیە ئەوە بە دواتر سەرۆکی ئەکادیمی کوردیش پرسیاری لە من کرد کە شتێکی وایە خەڵک هەیە گومانی لەو شعرانە هەیە و ئەگە ئێمە ئەو سیمینارە نەکەین لە شوێنی دیگای ئەیکا ئەوە بوو من خۆشحاڵی خۆم دەربڕی ئەو سیمینارەکرا پتر لە 3 سعاتی خایەت و پرسیار زۆر کرا مداخەلە زۆر کرا دکتۆرە شکریە لەوێ دەرێ دیفاعی کرد کاک فەراد ئەونی لەوێ بەرگری لە زەینەب خان و شعرەکانی کرد دکتۆر مەولود ئیبراهیم دکتۆر نووری ئەمە عارف کۆمەڵێ مامۆستای تکا لەوێ بۆ بێ دواتر تەلەفۆن زۆر بۆکرا بڵێن گەرم و گورترین سیمینار و کۆڕی ئەکادیمیە کوردی بووە تا ئێستا هەر بۆ نێوەشەوە ئەوەش دەمەوێت پێ بڵێم هەر ئەو ڕۆژەی کە سیمینارەکە کرا یارە لە ئەڵمانیەوە دکتۆر سەربەت عەبدوڵڵا هەندێک بۆ چوونی خۆی لە تەلاپەڕەیەک لەسەر فەیسبوک لەسەر ئەو شارانە و مخالەفەی لەگەر ناوەڕۆژی دیوانەکە بڵاو کردێتەوە ئەو برادرانە پیان وایە ئەو ژنە هەندێک وشە و دەستەواژەی بەکارهێناوە کە لەوە دەسێئی هەشتاکان و نەوەتەکان و 2000 و ئەوانە بێ چۆن دەبێ لە 30 و چلەکان ئەو شە و دەستەواژانە بێ تەنانەت یەک لە ئەوەکان کە مامۆستا سودات
زۆر پێداگری لە قسە کرد وشەی سروشتی کوردستان سروشت دەڵێ ئەو خشا ئەو نەبووە من دواتر لە چەند ڕۆژێک دواتر باسی ئەوەم بۆ کرد کە لە پەنجاکان گۆران دیوانی خۆی بە ناوی سروشت و جوانی ساب کردووە وتی ئەوە پەنجاکان گوتم ئەو شارێ لە ناوەوێ بڵاو کراوەتەوە ئیسیەکانە وتی ئەوە ئیسیەکان گوتم کێ دەڵێ ئەو شەیە 30 سڵ پێشەوە نەبووە پێش ئەو وەختە نەبووە تەنانەت من لە گۆڤاری ڕۆژنامەنووسی سەندیکا بابەتێکم لەسەر وشەی پێشمەرگە و گۆڤار و خەبات و ئەوانە بڵاو کردوێتەوە کە لە بیستەکانی سەدەی ڕابردوو حوسێن عزیمی کوریانی ئەوانەی بەکارێنەوە بەڵێ مامۆستا ئەوەی کە ئێمە ئەیزانین جگەلەوەی لە خوێندنی سەرەتایی تا شەشی سەرەتایی خوێنە دوای ئەوەش خوێندنە ئاینیەکانی خوێنوە توانیوێتی فێری زمانی عیبری و عەرەبی و فارسی بێ تورکیش بەڵێ ئەویانم نەزانیوە ئەویان جەنابەت دیارە ئاگاداری بەڵام لە هەندێک شتیا هەستی پێکەی کە ئەمە بە دوواداچوونی هەبوو بۆ ئەدەبی جیهانیش بە تایبەتی ئەدەبی ڕووسی ئەمەلخان کە کسی سعدی براگەڵێتی ئێستا لە ژیاندا ماوە بەداخەوە 15 ڕۆژێک لێرەمەوە من نەمزانی بوو کە لە نزیکەوە دێ پرسیار لێ بکەم نووسینێکم لێرە بڵاو کردەوەتەوە هەر بە ئیمزای خۆی و ناونیشانێکم داوەتێ باز لەوە دەکات دەڵێ هەجارەی بابم سعدی و مامم بچووبانە بەغدا پورم داوای لێ دەکردن داوای هەندێک کتێبی لێ دەکردن ئەوانیش هەزاری دەگەڕانەوە لە بەغدا و لەو شوێنانە کۆمەڵی کتێبیان بۆ دەهێنا دوایە شاید حاڵە ئێستا مامۆستا عەبدولکەریم شێخانی لە ژیاندا ماوە خەسوەتە ماڵیان ینی کتێبخانەی لە ماڵیان دۆزیوەتەوە کتێبخانەیەکی گەورە بووە زیاتریش دەڵێن ئەوەیە کتێبەکانی زەینەبخانی بووە ئێستا لە ماڵی برادرێکی من کە بڵێن نەوەی زەینەبخان ئێستا لەوانەیە 2000 کتێبێک هەیە زەینەبخان و دیارە ئافرەتێکی زۆر ڕۆژ بەڵێ زۆر ئاگادار بووە زۆر ڕۆژی بیر بووە دوای بەخۆی ئەمە لێرە کە وەک بە شێرەژن ناوێ هێناوە تەنانەت توانیتی سەگ بەکاربێنێ لە سوار چاچی بەخۆی لە مەیدانەکە بووە لێرە هەندێشتم گێڕاوەتەوە لەو ئەوەی خەندەخان دەڵێ لە شێوە بۆ شوێ شەو زۆر جار هەبووە درەنگی شەو لە گوندی تیمارەوە بۆ خۆی ڕەخت و توەنجی هەڵگرتووە و ڕختی لە خۆی پێساوە بە سواری بە تاکتێنێ گەڕاوەتەوە هەڵا مامۆستایان پێمان خۆشە شعرێکی ئەم شێرەژ نەمان بۆ بخوێنیتەوە واللهی من دەنگم ئەوەندە خۆش نییە نازانم شارێ بخوێنمەوە بێ بەرحاڵ یەکەم شاعر کە وای لە من کرد ئەو شعریان بە ئەوەتان بۆ بژێڕمەوە ئەو شعرە کە من ژیانی زەینەبخانم نووسیەوە و بۆ گۆڤاری گەلاوێژ ئامادەم کرد و بەتەما بووم ئەو بابەتەی کە بینوسم زێپەنجەی دڵدار و خانەوادەکەی لەسەر گۆڤاری گەلاوێژ دوای ماوەی خۆم لێکەوتمە گومان وتم لە پێش 400 کەس لە کۆنفرانسی دڵدار مامۆستایان تەڵەبەیە لێم هەستێتەوە بڵێ چ بەڵگەرێکت هەیە کە کچە کورد ئەوە زەینەبخانە ئەوە بوداوم لە خانەوادەکەی کرد هەندێ شعری ئەو خانمەم دەنێ چوم هەندێک شعریان نیشاندام ئەو شعرم بۆ یەکی ئایار جەژنی کرێکاران کە هەر خوێندمەوە و دەستم لە سەدانە وتم من هیچ شعری تری ئەو خانمە ناخوێنمەوە ئێوە غەدرتان لەو خانمە کردووە تا ئێستا نەتاخستۆتە بەردەستی شعرەکانتان نەخستۆتە بەردەستی خوێنەواران و توێژەران یان دەبێت لەسەری بنووسن یان من قوبوڵی ناکەم ئەگەر یان دەبێت بڵاوی کردن یان من قوبوڵی ناکەم ئەگەر بڵاویشی دەکەنەوە بیدەن من حەقی دەدەمەوە ئەوە شعرەکەتان بۆ دەخوێنمەوە ئەو شعرە لە کۆنفرانسی دڵداری ژێوە خوێن و مامۆستا کەریم ئەحمەد لەوێ دانیشت بوو وتم مامۆستا هەموو تۆ جەنابەت حیزبی شیوعی لە 34ەوە خەباتت کردووە هەموو کادیرانی حیزبەکەت و هەموو شاعیرەکان هەموو شاعیرانی کوردیش بێنە ئەگەر یەک کەس شعرێکی وای نووسی بوو شعرەکەم خە خوێندەوە کچەکەی لە تەنیشیان 2000 دەستی لە سێنی گوتی شەدەمیلا ڕاز دەکات بزان ساڵێ دەرێ بۆیەکی ئایار جەژنی کرێکاران گەری کرێکار ڕەنج نەدات و تێنە کۆشێ بۆ ژیان درەختی گەلبەری نابێ ناسێتە پێش نیشتیمان نابێ زەحمەتی کرێکار فەرامۆشکەین تا ئەبەت ساختومانی قوتابخانە و نەخۆشخانە و ڕێگاوبان
فەزلی دەستی کرێکارە لە هەر لایە سەیریکەین فەزلی دەستی کرێکارە لە هەر لایە سەیریکەین هەر لە بێشکەی منداڵەوە هەتا ساڵی گۆڕستان هەر کەسێ قەدری کرێکار بێنێتە سەر چاوی خۆی خوا عزەتی پێدەبەخشێ حشمەت و قەدری گران پیرۆز بێ جەژنی کرێکار ڕۆژی عیش و خۆشیە ئەو ڕۆژە هەر پایەدار بێ تا نەفخی ئاخر زەمان کرێکار لە هەر جێگەیە بێ خوددا سایە سەرەتی کرێکاری ڕاست و دروست خزمەتی ذاتی ئینسان زەینەب خۆزگە تۆش دەبوویتە کرێکاری خۆبەخش بۆ بینایە قوتابخانەی منداڵانی کوردستان تەمەەن ئەو شعرە ساڵی 1920 دەم خۆش مامۆستاگیان مامۆستاگیان دیارە ئەم خاتونە جگەلەوەی کە زۆر گرنگی بە پرسی ژن داوە گرنگی بە پەروەردەش داوە شعری بۆ مناڵانیش گەر بکرێت باسێکی ئەوەش مامۆکی پێم وایە ئەگەر هەڵە نەبم بەبیرم مابێ 11 شعری بۆ منداڵان نووسە دیارە شعرەکانیش منداڵەکانی خۆی لەوە دەسێ 7 ساڵان و 8 ساڵان و 9 ساڵان و ئەوانە بێ لە کاتی زیادەکان شعری پەروەردەی هەمووی پەروەردەی هەمووی لەسەرەوە باسی مۆسیقا دەکا باسی کۆمەڵێشت دەکانی هەردەڵێی لەن دەڵێ ئەمڕۆ نووسراوەتەوە جگەلەوەی باسی ئاڵای کوردستان دەکا باسەر سەر بەخۆی دەکا باسی پێشمەرگە دەکا شعری لەسەر پیرێمێرد هەیە شعری لەسەر عوسمان عونی هەیە شعری لەسەر بێکەس هەیە شعری لەسەر شێخ محمود هەیە شعری لەسەر هاتنەوەی بارزانیەکان هەیە شعری لەسەر ئەوە مامۆستا خوێندەوە سید علی ئەزغەری کوردستانی هەیە کۆمەڵێ شعری لەسەر پێشاوە قازی محەممەد هەیە بەڵێ مامۆستا من بابەتێکی بەڕاستی زۆر حەز ئەەکەم قسەی لەسەرکردن ئەویش ئەم وێنەیە کە لەناو دیوانەکەیەتی بەڕاستی ئێمە ئەم وێنەیە بە هەر پێوەرێ سەیریکەین ئەمە وێنەی زەینەب خان خۆیەتی تەمەنی لە 30 ساڵ تێپەڕ نابێ بەڵێتر لەوانەیە لە نازانم بۆ حسابی جەنابێت ئەبێت ساڵێک ئە وێنەیە گیرا بێت ساڵی من تەخمینی 1930 بەرەو خوارەوە لێرە دڵدار هەر تەمەنی 11 ساڵە بێ بەڵێ ئەمە ئەم وێنەیە ئەوی جێی سەرنجە ئەمە سعید ئاغای مێردی ئەوەش دڵدارە ڕۆفی شاعیر دڵدارە کە لەوێ مناڵە لەوێ ئەمەش زەینەب خانە بەڵام ئەوەی جێی سەرنجە بەڕاستی ئەو وێنەیە کە بۆ ئەم سەردەمەش ئەو جلو بەرگە و ئەو خانمە شێوەکەی مۆدێرنە ئایا چۆن لەو سەردەما ئەم خانمەتوانیوێتی بەم شێوێ ینی هەتا شێوەی سعید ئاغا شێوەیەکی زۆر مۆدێرنە شێوەی دڵداریش بەڵێ من وا دەزانم ینی تقریبا ئەو ستایلانەوەکی ئەم کەلسوم و ئەوانەیە ئەو بابەتانەیە ئەوە بێ بەرحەڵ من داوای وێنەی ترم کردێ بەداخەوە هیچ وێنەی تری لە بەدەست نەبوو دەڵێم گومانمان هەیە لە ماڵی کوڕەکەی کە لە بەغدایە کە ژنی کوڕەکەی 2 ساڵ لەمەوبەر ئەمریکا کرێ ئێستا ماڵەکە لە بەغدا داقراوە لەوە دەسێ شعر و دیوان و یان بەشێککە لە دیوانەکەی لەو ماڵە هەبێ کۆمەڵی وێنەی تری هەبێ زۆر بە دوای داگەڕان تەنیا ئەو وێنەیەمانە بەدەست بوو دیارە باسکردنی ئەم خاتونە بە بەرنمەیەک و دوو بەرنامە تاو نابێ بەڵام پێمان خۆشە ڕای بەڕێستان و دواوتی بەڕێستان بزانین ئەوەی ئەمن تێمیلیمە لە سەرەتا قسەکانیشمەوە ئەو خانەوادە هەر دوای دەوڵەتی عوسمانی زۆری پەرچ و بڵاو بوونە دواتریش هەر کارەسات دوای کارەساتیان واتە دوو برا لە ماوەی 2 مانگ کۆسی دوایە کە ئاسەف و بڵێن دڵدار هەڵبەت ئاسەفیش 3 کوڕ و سێ کچ و کوڕێکی هەبووە کوڕەکەی بە کارەساتێکی ئەوە شەهید بوو کچەکانیشی دواتر هەر سعید ئاغا خۆی بەشوی داونەوەوانە پاشان هەر کەسە و هەر بڵێن براکانی کەوتونە لایەشی و شوێنێک لە نێو براکانیش تەنیا دڵداریان شاعیر بووە ئەو بەو دوایە دەرکەوت زەینەب خانیش بوونە خانەوادەی زەینەب خان لە 7 برا و 2 خوشک زەینەب خان خۆی و خانمێکیکەش بە ناوی فاتمە خان کە دواتر کچەکەی ئەویش دەبتە بووکی بڵێن زەینەب خان زۆر سپاس مامۆستاگیان بینەرانی خۆشەویستی قەلەندەرخانە لە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی قەلەندەرخانەدا زۆر سپاس و ڕێز و خۆشەویستیمانێ بۆ مامۆستای بەڕێز مامۆستا عەبدوڵڵا زەنگەنە بۆ ئەو زانیاریە بەنرخانەی دەربارەی
شاعیرێکی ئافرەتی گەوری وەکو زەینەب خان بە ئێمە و بە بینەرانی خۆشەویستی بەخشی. زۆر سواز مامۆستاجیان، زۆر سواز بۆ ئامادەبوونە برادرانی پشتکامیرش. هەروەها سواز بۆ برای بەڕێز کاکە ئامانج غازی کە هەر بەر لە بەرنامەکە هات شعرێکی زەینەب خانی هەڵبژارد و ئاوازێکی بۆ دانا تاکو ئێمەش بیخەینە کۆتایی بەرنامەکە و وەکو گۆرانیەک پێشکەشی ئێوەی خۆشەویستی بکەین. هەروەها سواز بۆ هاوکارم خەندەخان و سواز بۆ هەمولایەک و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر و خواتان لەگەڵ. نیشتیمان تیاکوشم تەگەروتینم بە جۆش بێت سرم بۆ هەوای ئازادی بەردەوامدا بێت سەرخۆش بێت هەتا مردم قەدا بیستم شکستی هێزی پێشمەرگە نیشانەی شاهید بوونیانە ئەو بەرگەی بەخر سوور پۆش بێ زەینەب بڕۆچە کەڵگرە شان بەشانی براکانت منداڵ و شوو بەناوانێ وڵات نابێ فەرامۆش بێ منداڵ و شوو بەناوانێ وڵات نابێ فەرامۆش بێ